عزیزان و خۆشەویستانی ناڕتی دوو سڵاتان لێبێ خۆشحاڵم بە پرۆگرامی نوێی بیرتەوە لەگەڵ دوو گروپی زۆر خۆشەویستی دیکە بوومە میوانی ماڵەکانتان بە خێراتنی هەردوو گروپتانەکەم ئەچمە لای گروپی ئەی و مامۆستایانی قوتابخانی ناوگردانی تانجەرۆی بنەڕەتی بە خێربێن سەرچاو خۆتان بناسێنن. کاتان باش، من مامۆستا شێمە، مامۆستام لە قوتابخانی ناوگردانی تانجەرۆ. بەخێربێی سەرچاو. خۆشحاڵم منیش هەروەها مامۆستا شاب لە قوتابخانەی ناوگردانی تانجەرۆ ئامادەبووم لێرە زۆر خۆشحاڵم. بەخێربێی سەرچاو. مامۆستا بەرژین ڕەشید لە قوتابخانەی ناوگردانی تانجەرۆ. بەخێربێن سەرچاو. ئەچمە لای گروپی دی چەند خوێندکارێکن خۆتان بناسێنن. من ناوڕاوەکانە لە قوتابخانەی قامژلۆ. بەخێربێی سەرچاو. من بانو محەممەد لە قوتابخانەی پەیامی بنەڕەتی کچان قۆناغی حوتەم. بەخێربێی سەرچاو. نام محەممەد مازن لە پۆلی شەشی بنەڕەتی لە مەکتەبی قامژلۆ. دەست خۆش بێ. یاسای پرۆگرامەکە زان چۆنە پرسیارەکان ئاگادارن کە چۆنەکرێت لە نێوان ئەم دوو گروپەدا بەڵام بەر لەوەی بچمە لای پرسیارەکان ئەمێ قسەیەکەم بۆ بکەن لەسەر پرۆگرامەکە ڕابۆچونتان لەسەر پرۆگرامەکە. دەستان خۆش بێ بەرنامەیەکی ڕێکوپێکە مادەم ئامانجی بەخشینی زانیاریە بە قوتابی و خوێندکار بە تەکید جێی خۆی گرێتەوە لە پرۆسی پەروەردەیە. دەستان خۆش بێ. بەخێربێی مامۆستاگیان گەورەتان کردی. گرنگ نییە بردنەوە لێرەدا بەڵام گرنگ لێرەدا ئاڵوگۆڕی چەند زانیارێک لە بینی قوتابی و مامۆستایە و ئەو کەسانیشی کە گوێی لێگرین لە تەلەڤیزیۆنەکان. دەست خۆش بە مامۆستاگیان. بەڵێ سوپاسە وڵا بەرنامە زۆر کراوە ئەوە لە کەناڵەکان بەرنامە ئەکرێ بەڵام بەرنامە تایبەت بە مامۆستایان و قوتابیان زۆر کەم بینیومانە بۆیە جێگای دەستخۆشیە هیوادارم زیاتر بەرفراوانتر بێ و بڕگەکانی زیاتر بکرێت. دەستان خۆش بێ بەرنامەکەش بێ و جوانە بەخێر بێن سەر چاو. ئەچمە لای گروپی بی ئێوە قسەیەکەم بۆ بکەنە سەر پرۆگرامەکە. دەستان خۆش زۆر جوانە بەرنامەیەکی زۆر جوان. دەست خۆش بێ. دەستخۆشیتان لێ یەکەم ئێمە لەم بەرنامەیە و فێربین کە قوتابیان سعی بۆ دەرچوون نەکەن بۆی ئەوەی شتەکانیان لەبیر بمێنێ. دەست خۆش بێ. سەرەتا دەستخۆشی لە کەناڵی NRT دووەکەم بۆ بەرهەمهێنانی ئەم بەرنامەیە جوانە و خەنجیلێ بۆ فێرکاری قوتابیەکان. دەست خۆش محەممەدگیان پێتان خۆشەوە بەرامبەر سێ مامۆستا دانیشتون نافەسەیەکەکەی بەڵام ئەمە ئەوە بە بینەران بڵێم کە کاگڕەوە خوشکەزای مامۆستا پەرژینە و ئەم خاتونە جوانش کە ناو بانوو بوو کچی مامۆستا شەیمایە یعنی جگەلەوەی کە بەرامبەر مامۆستا دانیشتون بەرامبەر پورتان و دایکتان یعنی چۆنە بەلاتانەوە. وڵا دەستخۆشیتان لێ یەکەم زۆر باشە. پێ وایە لێیان بەریتۆ حەزەکە لە دایکە بەریتۆ؟ حەزەکەم یەکسان بین. ئەخر یەکسانی نابێت لەم پرۆگرامە. بابی باتەوە دایکم. حەزەکە ئێوە بیباتەوە؟ بابی بات. ئەی تو حەزەکەی؟ ئێمە بۆ بردنەوە ناتیم بۆ وەرگرتنی زانیاری. باشە دەستی خۆش بێ بە قوربان. دایک بەخشندەترە حەزەکات ئەو بیباتەوە. خۆی برنەوەی قوتابی برنەوەی مامۆستایە مامۆستا سەرکەوتی خۆی لە سەرکەوتی قوتابیەکانی بینێ زۆر ڕاستە بۆی بە تەکید ئەوان بیبێنە خۆشترێکە. دەستان خۆش بێ مامۆستاگیان. بەڵێ بەر لۆی بچمە لای پرسیارەکان ئەمەوە دووبارەکەمەوە بۆ بینەرانی بەڕێز کە هەر مامۆستایەکی بەڕێز یاخود خوێندکارێکی بەڕێز ئارەزوی بەشداریکردنی هەیە لە پرۆگرامی بیرکە ئەوە پەیوەندی بکە بۆ ژمارە تەلەفۆنی هێتە سەر شاشە یاخود سەردانی ئۆفیس سەرەکی NRT دوو بکە. ئامادەن بە پرسیارەکان مامۆستاگیان. لە گروپی ئێوە دەست پێ یەکەم سێ کارتان هەیە واتە سێ پرسیارتان هەیە لە ماوەی 6 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم ئەگەر نەتانزانانی ئەچمە لای گروپی بی و لە ماوەی 10 چرکەیە ئەوان جواب بمێنەوە. باشە ئامادەن بە پرسیارەکە؟ زۆر باشە. پرسیارەکە ئاڵێ هێڵی ناوەندی زەوی بە چ وڵاتێکی عەرەبیدا دەڕوات؟ سۆماڵ، سۆدان یان سعودیە؟ هێڵی ناوەندی زەوی بە چ وڵاتێکی عەرەبیدا دەڕوات؟ سۆماڵ، سۆدان یان سعودیە؟ سۆماڵ. دڵنیان 6 چرکەتان هەیە ئاگاتان لە کات بێ جارە کاتتان ماوە ناقەشە بکەن. سعودیە هیچ نییە. سعودیە نییە. سۆماڵە لە ناوچەی کەمەرەی زەوی کەشوهەوا چۆنە؟ کەشوهەوا باراناویە. گەرم و باراناویە. گەرم و باراناویە. دڵنیان یان لە وەڵامەکە؟ دڵنیان. چاوەڕێی کات نەکەین؟ قەلەقن بەس دەباوانی تر قەلەقتان نەکەم زۆر ڕاستە دەست خۆش دەستان خۆش بێ بەڵام چەپڵەی وانە چەپڵی گەرم و گڕمێ. باشە ئامادەن بۆ پرسیاری دووەم؟ زۆر باشە. پرسیارەکاڵێ لە ساڵی 1990 زاینیدا یەکەمی ڕۆژنامەی کوردی بە ناوی چیەوە دەرچوو؟ ڕۆژی نوێ، کوردستان یان ئازادی؟ کوردستان. کوردستان. بەڵێ لەلای مەقدار مەدحەت بەدرخانەوە 1900 ویستمەوە پرسیارە بکەم مامۆستاگیان. بەڵێ لە قاهیرە دەرچووە یەکەم ژمارە. کاتە زۆر دڵنیان و ناشی گۆڕن. ویستمەوە پرسیارەکەم وەڵامیشی یایەوە
کردن کەواتە زۆر ڕاستە دەستخۆش چەڵێ دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیاری سێم زۆر باشە پرسیارە کاڵەیە شێر نزیکەی چەند ساڵ دەژی 35 ساڵەژی یان 30 ساڵەژی یان 55 ساڵەژی بە نزیکەی تا چەند زانیاریتان هەیە لەسەر گیان لەبەران تقریبا هەمانە بەس بۆ شێر 35 لەگەڵ چەندی تر چۆن 35 اختیارەکان 35 30 یان 55 سیەکە نزیکەی 30 ساڵ 30 بەڵێ دڵنیان ئەی باشە شێر کامیانە چێ بەڕاو میەکەیان نێرەکەی دایما میەکان میەکەی چەند ڕاوەکە و نێرەکەی خوێن بەعکسی ئینسانە دڵنیان 30 ساڵە کاتان ماوە جارە شرکەتان ماوە سی وەرگرم باسیەکە بێ باسیەکە بێ سی بە نزیکەی سی کەواتەمەی گۆڕن زۆر ڕاستە دەستان خۆش بێت دەستان خۆش بێت سێ کارتی گروپی ئەی تەواو بوو گروپی بی ئێوە ئامادەن بەڵێ زۆر باشە سێ پرسیارتان هەیە بە هەمان شێوەی گروپی ئەی لە ماوەی 6 چرکە واتە دەقەیەک کۆتا وەڵام وەرەگرم پرسیارەکاڵێ چۆن بوومە لەرزە ڕوو دەدات کاتێ پارچەکانی توێکڵی زەوی دەجوڵێت یان کاتێ زەوی دەجوڵێت یان کاتێ ئاوی ژێر زەوی کەم دەکات بەس سەرچاو کاتێ پارچەکانی توێکڵی زەوی دەجوڵێن یان کاتێ زەوی دەجوڵێتەوە یان کاتێ ئاوی ژێر زەوی کەم دەکات ئێوە قسە نەکەن بۆی گویان لێ نەبێ کاتێک پارچەکانی زەوی دەجوڵێن واتە هەڵبژاردننی یەکەم بەڵێ دڵنیان کاتان ماوە لە چ وڵاتێ زۆر بوومە لەرزە ڕوات چین چین یابانەوە چونکە هەمویان لێکتریە چن بۆ ێواڵێ کەواتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەستخۆش چەڵێ دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکاڵێ وزەی خۆراک بە یەکەی چی ئەپێورێت کۆرترۆل یان کالۆری یان ئەنزیم وزەی خۆراک بە یەکەی چی ئەپێورێت کۆرترۆل یان کالۆریە یان ئەنزیمە کالۆری دڵنیان بەڵێ بەچی هازان خوێندوتانە هەڵا لە تەلەڤیزیۆن بیستمان کۆتا وەڵام وەرگرم چاوەڕێ کات نەکەین بەس نابێ وا بێ دەنگ بن بەڵێ یعنی سەڵ من مەقسەمەوە نییە ئەمێ قسەی خۆشم بۆ بکەن و شەرم نەکەن و باشە وەڵامەکەشیان زۆر ڕاستە دەستخۆش سەڵێ ئەوانەی کە زۆر خەڵەون پێویستە کالۆری زۆر بسووتێن بۆی زەعیفن باشە باشە ڕەواگیان بەقسەم توێ ئامادەن بۆ پرسیارەکەی تر بەڵێ زۆر باشە شەڕی چاڵدێران لە نێوان کێو کێدا ڕوویدا سەفێوەکان و عوسمانیەکان سەفێوەکان و عەباسیەکان عوسمانیەکان و فارسەکان سەفێوەکان و عوسمانیەکان واتە هەڵبژاردننی یەکەم بەڵێ ئەی نازانی لە ساڵی چەند بووە خوێندوتانە لە مێژووە نازانی 1540 زان ئەی ئافرم زۆر ڕاستە وەڵامەکەشتان زۆر ڕاستە دەستخۆش چاپڵێن دەستان خۆش بێ سێ کارتی گروپی بیش تەواو بوو ئەگەر بە سێ کارتی تر ئەگەڕێمەوە لای گروپی ئەی تا ئێستا یەکسانن هەردوو گروپەکە ئەما بێ بە 6 پرسیار واتە کۆتایی پرسیارەکانی قۆناغی یەکەمە ئێوە باشە ئامادەن زۆر باشە پرسیارەکەڵێ کام لەم گازانە بۆ کوژانەوەی ئاگر بەکاردێن دووەم ئۆکسیدی کاربۆن یەکەم ئۆکسیدی کاربۆن یان نایترۆجین دۆمەکسیدی کاربۆن دڵنیان دۆمەکسیدی کاربۆن ئەگەر بەچی زیاترە بێ بەڵێ بەچی زیاترە بێ گڕەکان ئۆکسیجین ئەوشەزان کۆتا وەڵام وەرگرم کە دوان ئۆکسیدی کاربۆنەوە دیکاربۆنی فۆکەیتە مۆمێکێکی ژێریتەوە بۆی ئەزانیت زۆر ڕاستە دەستخۆش چەقڵەیەک دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیارەکی تر زۆر باشە پرسیارەکی تری ژەڵێم 1 هێکتار چەند مەتر چوارگۆشەیە 5000 مەتر چوارگۆشەیە یان 10000 مەتر چوارگۆشەیە یان 20000 مەتر چوارگۆشەیە مامۆستا شەهاتۆ لە بیرکاریە زیرەکیت
وەڵامێکی زۆر ڕاستم بەرێ. دووبارێکی تۆ زەحمەت نەبێ. 1 هێکتار چەند مەتر چوارگۆشەیە؟ 5,000 مەتر چوارگۆشەیە یان 10,000 مەتر چوارگۆشەیە یان 20,000 مەتر چوارگۆشەیە؟ پەلەمەکەن کاتان لەبەردەستایە؟ هیچ معلوماتم نییە لەسەر بیرکاری. یعنی تۆ هەر لێ بوویتە تۆ بیرکاری تاوا. پێم وایە 10,000 متر. دڵنیای؟ زۆر باشی لە بیرکاریە مامۆستاشەها؟ باشم بەڵام لە کۆنتڕۆڵ پێم بەڵێن مامۆستا پەرژین زۆری ڕق لە بیرکاریەوە کارەکەی توانم بزانم بۆچی؟ وەڵا من تەلبەیەکی زیرەک بووم لە سەرەتاییە لە ناوەندی شایدرە بە شایدی هاوڕێکانم کە ئێستا ماون لە سی ناوەندی بوومەوە کە سی سەرەتایی ئافۆ بەڵێ ئاوا هێنی پێوتم نازانم کۆکردنەوە بوو یا لە دەرکردن بوو هەڵەیەکەم کرد کە هەڵەکەم کرد زلەیەکی لێە لەو کاتەوە یانی لەو زلەوە ڕقم لە بیرکاری لەو کاتەوە ڕقم لە بیرکاری زۆر شتیوا هەیە بەڵام ئێستا شکر بخوا شتیوانیە و منیش بۆیە ئێستا حەزەکەمە و هەڵانی مامۆستاکانی خۆم دووبارە نەکەمەوە زۆر ڕاستەکانمە دەست خۆش بە مامۆستا گیان کۆتا وەڵام وەرەگرن کەوتوتانەدا ئەخر مەڵێ پێم وایە تاو کاتتان تەواو وەرێگرن و زۆر ڕاستیشە دەست خۆش ئامادەم بۆ پرسیارەکەی تر؟ بەڵێ زۆر باشە. پرسیارەکەڵێ ژمارەی دارخورما لە عێراقدا دەکاتە چەند؟ 22 ملیۆن دارە یان 24 ملیۆن دارە یان 27 ملیۆن دارە؟ 22 ملیۆنە. چەنە؟ 22 ملیۆن. اختیاری 22 ملیۆن دارخورما؟ بەڵێ. خوا عەفو بڵێیتەوە. ژمارەی دارخورما لە عێراقدا دەکاتە چەند؟ 22 ملیۆن دارخورما یان 24 ملیۆن دارخورما یان 27 ملیۆن دارخورما؟ وەکەزانین عێراق خاکێکی بەپێتی هەیە 22 ئەڵێم بەڵام بۆ خۆشمان نیە داهاتە پێزانین وڵاتێکی زۆر دوای سعودیەوە بزانم عێراق دووە وڵاتە لە بەدەستێنانی خورمایە پێم وایە سێم چەند؟ وەڵێ چەند ماوەستەشە؟ 27 ملیۆن؟ بەڵێ ئاگاتان لە کات بێت 22 ملیۆن من دڵنیان؟ دڵنیان نیم ئەڵێ چی یعنی مامۆستا پەرژین وەرگرمانی تۆ یەک وەڵام بەرەو ئاگات لە کات بێت 22 مامۆستای کۆمەڵایەتیە تا خۆ مامۆستای کۆمەڵایەتی یعنی بەقسی ئەو کە مامۆستاشە هەب وەڵامەکەشی زۆر ڕاستە دەست خۆشە بڵێ سێ پرسیارەکە تاوا بوو خۆ ناقی یەکەم واتا بوو بە 6 پرسیار بەڵام ئەمێ پرسیارکەم کە ماوەیە کە هاتووشی قەیرانی موچە بوون مامۆستاکان چۆن گوزەرانتان گەوەشتۆ لەم ماوەیە چونکەوە کە زانین هەر بارێکی هەر قەیرانێک بەسەر وڵاتەکەمان نابێ مامۆستا بە خۆبەخشانە و زۆر بێرانە توانیوەتی ئیشی خۆی بەڕێ بکە هەموو سەردەمێک وا بووە ئەتوانمە پرسیارە بکەم لەتان کە گوزەرانتان چۆن بۆ ماوەیە بێموچەی و بێموچەی تەمان هەموو لایەنەکانی ژیانی هەموو کەسی گرتوێتەوە بەتەکید مامۆستاش بەشێکە لەم بۆ مای قسەکەی مامۆستاگیان بڵێ بەتەکید مامۆستاش بەشێکە لەم کۆمەڵگایە ئەویش هەر کاریگەری هەبووە لەسەری بەڵام لەگەڵەوەشا هەر بەردەوام بووین لە پرۆسی خوێندن و نەمانێشتۆ تەلەبەکان باجی ئەوە بن کە ئێمە بێموچەین بەدڵسۆزانە ئیشی خۆمان هەر پردووە بەڕێوە دەست خۆش بە مامۆستاگیانمونتان زۆر بە مامۆستاشە هەبیان قسێکمان هەروەها منیش ئەو قوتابیانەی کە هەمانە ئێمەوەکو مناڵی خۆمان سەیرانەکەین ئەگەر باوکێ یان دایکی ئەگەر خواردنێ بە منداڵەکانی برسیە بێ ئێمەش هەروەها وەکو زانست و زانیاری خۆمان ئەگەر نەی بەخشین بۆ قوتابیانە هەستەکەین کەم تەرخەمیەکمان کردووە لەبەرەوە ئێمە خۆمان بە دڵنیایەوە بە ئەو پەڕی خۆشیەوە چوین بۆ قوتابخانە و داوامی خۆشمان کردو و هیچ گوێمە نەداوم وچەش دەست خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاسانەکەم نمونەتان زۆر بێ پێشمەرگە ئاسایانە کاری خۆتان بەڕێیەکەن دەستخۆشین بۆ هەموو چین و توێژەکانی کوردستان مامۆستا پەرژینگیان تۆ قسێک مامۆ بکەی گیان وەڵام منیش بە هەمان شێواڵێم بڕوانە کە مامۆستا هیچ کاتێکم تەرخەم بێ بەرامبەر قوتابیەکانی ئەگەر موچە هەبێیانە بێ چونکە ڕۆحێتە لە مامۆستایە لە کەم کەسا هەیە بۆیە من داوایان لە یەکەم لە هەموو مامۆستایان گوێنێنە ئەو قەیرانە لەوانێت تێپەڕێ و بڕوا ماوەیەک بێت دەست خۆش بە مامۆستاگیان نمونەتان زۆر بێ گروپی بی ئێوە کێشێکیتان هەیە بۆتان حلکەم کێشەی موچەتان نییە؟ باش ئامادەن بۆ پرسیارەکان؟ بەڵێ ئێوەش سێ کارتان هەیە بە هەمان شێوەی گروپی ئێ و ئەوێ بە 6 پرسیار و کۆتا پرسیاری قۆناغی یەکەم پرسیارەکە ژەڵێ نیشتیمانی هاوبەش زمانی هاوبەش مێژووی هاوبەش نەریتی هاوبەش ئەمانە بنەماکانی چین نیشتیمان یان نەتەوە یان دەوڵەت نیشتیمانی هاوبەش زمانی هاوبەش مێژووی هاوبەش نەریتی هاوبەش ئەمانە بنەماکانی چین نیشتیمان یان نەتەوە یان دەوڵەت نیشتیمان دڵنیان
زۆر دڵنیان کاتان ماوە بیری لێ بکەنەوە و پەلە مەکەن و بێک و قسە بکەن بۆتان بخێنەوە جارێکی نیشتمان تاو وەریگرم تەواو باڵێ بەڵام بەداخەوە وەڵامەکان هەڵەیە بە هەمان پرسیارە گەڕێم و لای گروپی ئێواڵێن چی نیشتیمانی هاوبەش زمانی هاوبەش مێژووی هاوبەش نەریتی هاوبەش ئەمانە بنەماکانی چین نیشتیمان یان نەتەوە یان دەوڵەت دەچرکێ و ئاگاتان لە کات بێ ئاگاتان لە کات بێ دەوڵەت کاتیش تەواو بوو ئەبێ دەوڵەتەکە وەرگرم بەڵام بەداخەوە وەڵامەکەی وەشەڵە بوو نەتەوەیە بەداخەوە هیچ ڕاگیان بۆ ئەو کرد یعنی پێ خۆش بوانیش نیانزانی یەکە ناسیەوە کێشە ئامادەن بە پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکاڵێ هێڵێکی خەیاڵیە بە چەقی زەویدا تێپەڕ دەبێ کام لەمانەیە خولگەیە یان هێڵی کەمەری زەویە یان تەوەرەیە هێڵێکی خەیاڵیە بە چەقی زەویدا تێپەڕ دەبێت اختیارات خولگە هێڵی کەمەری زەوی تەوەرە مامۆستا شەیما تۆ زیرەکی لە زانستان نێڵی بە کچەکەت نەڵیتەوە ئاگاتان لە کات بێت خولگە دڵنیان سێری دایکن نەکەی سێری من تەوەریە تۆڵی چی بانوی نەڵم تەوەریەوە نەڵم خولگەیە چێ دوانە نایڵن منیش تەوەراڵێ تۆژەڵی تەوەرە ئەی تۆڵی چی تەوەرە تۆش عین تەوەرە هاتە سەر قسەی ئەوان بە زۆر بەبێ ئومێدی ژواوت بەڵام وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست بەخشە بڵێ دەستان خۆش بێ ئەمەش کۆتا پرسیاری قۆناغی یەکەمە ئامادەن بە پرسیارەکە بەڵێ زۆر باشە پرسیارەکەڵێ ئەو ئاژەڵە کامەیە کە دەفرێت و بە باڵدار دانانرێت شەمشەمە کوێرە پەڕەسێلکە مراوی کامیانە مراوی دڵنیان مراوی بیرکەنەوە کاتان ماوە 6 چرکە لە بەردەمتانەیە ئەفرێت و بە باڵدار دانانرێت تاو دڵنیان ئەی بەچی دانرێم داوی منم پرسیارەکەم وەیە بە باڵدار دانانرێت کۆتا وەڵام وەرەگرم ئاگاتان لە کات بێ شەمشەمە کوێرەیە یان پەڕەسێلکەیە یان مراویە خێرا ئاگاتان لە کات بێت کاتان پەڕەسێلکە وەرگرم کۆتا وەڵام بەڵام بەداخە وەڵامەکان هەڵا بوو بە هەمان پرسیارە گەڕێم و لای گروپی ئەی شەمشەمە کوێرە ئەی بەچی دانرێت شەمشەمە کوێرە سەر بە کۆمەڵی بڵێن شیردەرەکان بێچووی ئەبێ هێلکە ناکات وایە کەواتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست خۆشە بڵێ پەڕێ نییە باڵی چەرمێ لەشی بەموو داپۆشراوە نەکپاڵ بەڵێ زۆر ڕاستە دەستان خۆش بێ کۆتایی هاو بە پرسیارەکانی گروپی ئەی و بی قۆناغی یەکەم واتە 6 پرسیاری گروپی ئەی و 6 پرسیاری گروپی بی رازین لە قۆناغی یەکەم ئامادەشن بە قۆناغی دووەم کەواتە بچینە لای ڕێکلام باشە ئازیزان و خۆشەویستانی ناڕتید و لەگەڵمان بمێنەوە پاش ناوڕێکی کورد دەگەڕێمەوە وڵاتە بەڵێ ئازان بەردەوامی لەگەڵتان بە قۆناغی دووەم ئامادەن بۆ قۆناغی دووەم بامان شوی قۆناغەکەم 12 پرسیارە خۆتان ئاگادان لە پرسیارەکان بەڵام بەر لەوەی بچمە لای پرسیارەکان ئەمێ بەسەر هاتێکم و باسکەن مامۆستا شەهاب تۆ زۆر قسە خۆش دیاری بەڵام خۆ دەرناخی بۆ وەڵی بەسەرهاتی چی هەموو ژیانی من هەمووی هەر بەسەرهات بوو خۆشی تاوی ناخۆشی ئێمە خۆشمان حەزی خۆش ئەوەی کە زۆر زۆر لەلام خۆشەوەی لێ هەزرمان ما بێتەوە تا ئێستا بە بەردەوامی ئەو کاتێک کە دامەزران بۆ یەکەم جار بووم بە مامۆستا یەکەم دامەزران چوومە هەمان ئەو قوتابخانەی کە لە سەرەتاییە لێ بوو چوومە ئەو پۆلەی کە لە سەرەتایە دەرسم لای خوێندم لێ بووم مامۆستا
زۆر یادەوەریەکی زۆر خۆشە لەلا هەستێکی زۆر خۆشە زۆر خۆش بەڵێ مامۆستا شەیماگیان بیرۆری خۆشێ بەس لەم کاتە هیچیوام لە یاد نییە ببوورە ئەی بیرۆری ناخۆش ناخۆشیش نییە شکر هەیە بەس یانی وانە زۆر باشە بەڵێ مامۆستا شەهابگیان لە کۆنتڕۆڵ پێمەڵێن زۆری حەز لە ساڵی هونەرمەندی گەورە و خۆشەویستی کورد ناسری ڕەزازیە بەڵێ من هەر لە تەمەنێکی لاوی و خولیای دەنگی مامۆستا ناسر بوو زۆر لەم خۆشەویستە حەز لێم ئەتوانی کۆپلێک لە گۆرانیەکمان بۆ بڵێیت گۆرانی هەم گۆرانەکانی زۆرن ئەتر کۆپلێکی بچووک هەیە هەچ کامیان بێت تۆ ئەوەن و حەز لێبێ ئەمەش حەزەکەی گوێمان لەست گۆرانی زۆرە گۆرانی خۆشەکانی هەمووی هەر لە لای من خۆشە بەڵێ ئەتر هەندێکی شێلەواری لە لای خۆش نەبێت بەسێکی لە گۆرانانی کە زۆر لام خۆشە گۆرانی لە گوڵ و لە گوڵانە مامۆستاگیان تۆ زەسەڵ دەرسکیت لە گوڵ و لە گوڵان گیان لە گوڵی گەنم و جۆ نەژیە و زەڵمەی ئۆی دای بڕیم لە تۆیۆ لە گوڵ و لە گوڵان گیان لە گوڵی گەنم و جۆ نەژیە و زەڵمەی ئۆی دای بڕیم لە تۆیۆ دەست خۆشە مامۆستاگیان چەڵێکی زۆر قایم ساڵتیش زۆر خۆشە مامۆستاگیان مامۆستا پەرژین بەڵێگە تۆ یادەوەریەکە هەبێ و مام کردەوە لەوانەیە هەبێ بەڵام ئامادەم نەکردبوو ئامادەم نەکردووە طبعا یادەوەری هەیە خۆشم باش هەچ کاتێ بیری کەوتۆ بڵێ بیرم کەوتەوە دوای مۆلات باشە یعنی هەرە بێ بڵیت هەرە بێ حەزەکەی ئینشاءڵڵا گەر بیرم کەوتەوە باشە گروپی بی ئامادەن بۆ پرسیارەکانی قۆناغی دووەم بەڵێ زۆر باشە بەڵام بەر لە بچمەلای پرسیارەکان ئەمێ ئەوە دووبارە بکەمەوە بۆ بینەران کە هەر مامۆستایەکی بەڕێز یاخود دەرخوێنکارێکی بەڕێز ئارەزووی بەشداریکردنی هەیە لە پرۆگرامی بیرتا ئەوە پەیوەندی بکە بۆ ژمارە تەلەفۆنی کەیتە سەر شاشە یاخود سەردانی ئۆفیس سەرەکی نارتی دووکە بچمەلای پرسیارەکان بەڵێ لە ماوەی دە چرکەیە ئەم پرسیارە کۆتا وەڵام وەرەگرم ئاگاتان لە کات بێ باشە بەڵێ یەکەی پێوانی درێژی چییە بێ هەڵبژاردنیشە یەکەی پێوانەی درێژی چییە سانتیمەتر دڵنیان ئاگاتان لە کات بێ کاتتان تەواو بوو سانتیمەتر وەرەگرم باشە بەڵام وەڵامەکەیان هەڵەیە ئێوە نازان چییە ڕێگا یان درێژی شتێکی یەکەی پێوانەی درێژێتر هەرچی ڕێگا بە مەتر ڕێگا سانتیمەتر هەیە دەسیمەتر ئەوانە هەموو یەکەی درێژی بەڵام ئەی بۆ ڕێگای دوور کیلۆمەتر بەکارێنی بۆ دوور کیلۆمەترە بەڵام ئەم پرسیارە مەترەکە بوو باشە سانتیمەتر نەبوواتە بەداخەوە ئامادەن بۆ پرسیاری دووەم لە بیرکاریە چۆنن کامتان زۆر زیرەکەن لە بیرکاریە تۆ چی نەوەت هەبوو زۆر باشەی تۆ بانو خەینا دەرەجەکە و ماڵە بەس بان بەشتەکان نەبوو باشە باشی تیا کەواتە بێ وەڵامی ئەم پرسیارە باش بزانن چونکە بیرکاریە باشە دەی محەممەد بوو بینم پرسیارەکە لە ماوەی سی چرکە کۆتا وەڵام وەرەگرم بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ هەردوو ژمارەی 6 و 4 چەندە دڵنیان چۆنی حسابتان کرد نازانم چوار کەڕەسێ دوانزە کات و دوو کەڕەشەش مامۆستا شاب تۆڵی چی زۆر ڕاستە کەواتە چەپڵێکی زۆر کاین دەستان خۆش مامۆستا شاب بتوانین تۆ شەرحێکی بۆ من بچووکترین چەند جاری هاوبەش چۆن دەدرێتەوە هەیە و گەورەترین کۆلکەی هاوبەشێ جیاوازیانەوەیە کە بچووکترین چەند جاری هاوبەش ئەو دوو ژمارەیە لەکوێ گەیشتن بە یەک ژمارە ئێستا کە چەند جاری ژمارە 4 ئەڵێ لەگەڵ چەند جاری ژمارە 6 12 ینی 4 8 12 گەشتن بەیەک ئەو پێوتێ بچووکترین چەند جاری هاوبەش زۆر ڕاستە دەستخۆش منیشی فێر کرد مامۆستا شەهاب ئامادەم بۆ پرسیارەکەی تر لە ماوەی 5 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 5 چرکە ئاگاتان لە کات بێن پرسیارەکەڵەیە ئایا دڵی مناڵ زۆرتر لێ دەدا لە خولەکێکدا یان گەورە لە یەک خولەکە ئاگاتان لە کات گەورە چرکێ منداڵ چی کۆتا وەڵام وەرەگرم بەڵێ گەورە مناڵ ئەوەڵە گەورە ئێوەڵەن مناڵ کامتان یعنی مناڵ کۆتا وەڵام وەرەگرم زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ سێ پرسیاری گروپی بیتاڵ چمە لای سێ پرسیاری گروپی A پرسیاری یەکەمتان لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم ئامادەن مامۆستاگیان
زۆر باشە پرسیارەکەڵێ درێژی ڕیخۆڵە باریکە نزیکەی چەندە بە نزیکەی 6 بۆ 7 مترە 6 بۆ 7 متر ئەی پانیەکەی پانێکی کەمترێکە نه من پانی بیستمە لە زانستان خوێندوماناڵێ نزیکەی ساحەی تۆپی دەست دەبێت ئەگەر بیکەیتەوە بەڵێ 6 بۆ 7 وەرەگرم کەوتوتانە وەڵامەکەتان زۆر ڕاستە دەستخۆش مامۆستا شەیما خۆشە کچەکە و چەپڵەو بۆ لێ بە هەزانی ڕوبەڕووبوونەیەکی زۆر جوانە ئامادەن بە پرسیارەکە لە ماوەی دە چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم پرسیارە ئایا بڕی خوێ لە لەشی مرۆڤدا جێگیرە یان گۆڕاوە بڕی خوێ ئاگاتان لە کات بێ جێگیریان گۆڕاوە جێگیرە چۆکم دڵنیان خوێنگەرمی نەگۆڕەکانە گەر کۆتا وەڵام وەرگرم خۆی بە ڕێژێکی جێگیری هەیە مەگەری تر بڵین خۆراک وشت کاریگەری هەبێت و ئەوێتی بە ڕێژە ئەویان هەیە ئەوە ئەزانم من مرۆڤێکی ئاساییە لە کاتی ئاساییە کۆتا وەڵام وەرگرم مامۆستاگیان کاتیش تەواو بوو هەرێ وەرگرم جێگیرە وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆش وەڵامانێک کە تووشی زەختە بن ئەگۆڕێت ڕێژەکە ئەگۆڕێ بەڵام چی ناجێگیرە شەکر شتێکتان ئەوش بدەیە جێگیرە بەسش نەخۆشیەکان کاریگەریە بێت کە ڕێژی ئەنسۆلین تێکەچێ زۆر ڕاستە ئامادەن بە پرسیارێکی تر مامۆستاگیان ئەویش لە ماوەی دە چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم باشە پرسیارەکەڵێ چ زمانێک زۆرترین وشەی تایە زمانی عەرەبی دڵنیان بەڵێ عەرەبی 8 ملیۆن وشەی دەوڵەمەندترین زمانە چۆکم بە فەتحایە بە کەسرەیەک چ زمانێک زۆرترین وشەی تایە نەک پیت وشە کاتیش تەواو بووە و توشتانە عەرەبی ئەبێ وەریگرم بەڵام بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو ئێوە نازانن عەرەبی نەبێ ئینگلیزی خۆ کوردی نییە بەس ئێمە ئەوەی کە بیزانی زانیاریمانە بە عەرەبی زۆرترین وشەی لێ دروست بووە لە پیتەکان وشە عەرەبی زمانی عەرەبی بەس ئینگلیزی 6 ملیۆنیە ئەم 8 ملیۆنی هەیە لە زمانی عەرەبی ئەوەی لە پرسیارەکان بە پێی داتای تازە لە ئینتەرنێت دەرکراوە پرسیارەکە زمانی ئینگلیزیە باشە ئەو داتایەکی تازەیە باشترین مەش سودی لێ وەرگرین دەستان خۆش بێ کۆتایی هاو بە پرسیارەکانی گروپی ئەی بە سێ پرسیاری ترەگەڕێمەوە لای گروپی بی جار ئێوەش سێ پرسیارتان ماوە ئامادەن ئەبێ بە 6 پرسیاری قۆناغی دووەماتە ئەم سێ پرسیارە کۆتاییە پێم بڵێن ئەی بەنەوە یانی دۆڕێنن تا چەند لە خۆتان ڕابێنین تا ئێستا مامۆستاکان بەقواترێکن لێوە بەقواترن خۆ دووگۆڵی ناکەین محەممەدیان دەلەم سێ پرسیارە هەوڵ بە تۆ بەقواتر بیلەوان باشە خوا گەورەیە خوا گەورەیە زانین چیمە لای پرسیارەکان بەڵێ زۆر باشە لە ماوەی دەچرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە پێستی مرۆڤ لە چەند چین پێکاتوە ئاگاتان لە کات بێ ئاگاتان لە کات بێ دوو چین چینی چی و چی ئەتوان بڵێن زانیاریتان هەیە لەسەری توێژ و بنتوێژ زۆر ڕاستە سەرەوە ئەو بەشێ بڵێن کەرینۆکشی تا دروستە بێت بەش بەشی سەرەوەی مردووە ئەوەی ژێرەوەیانەوەزی مولەکانی خوێن و چاوری ڕژێن و عارق زۆر ڕاستە وەڵامەکەیەوەش زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ چۆن وا بۆ شتیوامان نەخوێندوێ زانستا هەیە چۆن کۆنەکە هەبوو ئێستا نییە کۆنەکە هەبووە ئێستا نییە لە مەنهەج تازایەتیانە بەزانێر باش بزانێ مهمێ زانیە مەرجیش نییە لە منهەجی ئەوانە هەبێ شتێکی ئاسان ئەبێت تیانە بێت بزانن وایە جواب پرسیارە لەسەر جەستەشە هەرە بێ بزانین ئامادەن بۆ پرسیارەکە لە ماوەی 5 چرکە کۆتا وەڵام وەرەگرم ئەمان ڕێژەی نەگۆڕ چەندە بەڵێ ڕێژەی نەگۆڕ چەندە ئێوە لە بیرکاریا و تەنزیرەکەین ڕێژەی نەگۆڕ چەندە کات تەواو بوو کات تەواو بوو مامۆستاگیانی وازانن پێی بڵێن بەڵێ ڕێژەی نەگۆڕ سێ لە ساعت چواردەیە ئەو ڕێژەیە ناگۆڕێ لە 22 لەسەر حەوت 22 لەسەر حەوت بە شێوەی کرد نەتان خوێندبوو بیرتان چۆوە ئەها لە بیرتان نەماوە یعنی بیرە نییە ئامادەن بۆ پرسیارەکەی تر بەڵێ کۆتا پرسیاری قۆناغی دووەمە لە ماوەی دە چرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە بەڵێ پرسیارەکەڵێ هێمای زانستی توخمی ئەلەمنیۆم چییە هێمای زانستی توخمی ئەلەمنیۆم کیمیایە ئاگاتان لە کات بێ
دەیبان و گیان شتێ بڵێ کیمیا هێمای زانستێکی چیە؟ مە لە کیمیایی خوێنن. SOS ئاگاتان لە کات بێت کات تەواو بووە نازانن؟ مامۆستاگیانی وازانن؟ AL نەتان خوێندووە؟ بۆ ئێوە لە چ قۆناکەکەن؟ تۆ لە شەشی بانگیان تۆ خوێندومانە بیرت چۆتەوە مامۆستا پێی لەبەر نەکردین آخر ئەو شتە سەرەتایانە بەعزێ شتی تایە کیمیایە بێ بزانین خۆمان بێ لە بابەتەکان تێبگین خۆمان وایە بچیتە قۆناغی ئامادەی زۆر باشە زانین قەت بیرە ناچێتەوە چووکە بێ شتان لەبەر بکرێ بەهەرحاڵ ئەچینە لای سێکارتی گروپی A واتە ئەبێ بە 6 پرسیار ئێوەش کۆتا پرسیاری قۆناغی دووەمە ئامادەن بۆ پرسیارەکان زۆر باشم پرسیارە لە ماوەی 20 چرکیا کۆتا وەڵام وەرەگرم پرسیارەکاڵێ ناوی وڵاتێکمان پێ بڵێ لە هەردوو لاوە خوێنرێتەوە لە هەردوو لاوە ئەخوێنرێتەوە لیبیا ئەی شتی تر هەیە لە هەردوو سەر خوێنرە بێجگە لە وڵات لول شیش نان کێک ساس زۆر شتێ بەڵام ئێمە وڵاتمان ویست وەڵامەکەشتان زۆر ڕاستە دەستخۆشە دەستان خۆش بێ ئامادەن بە پرسیاری دووەمتان کە ماوەی 30 چرکەیە پرسیارێک وەکو چیرۆکێک گوایە خوێنمەوە و یەک جارە بێبی خوێنمەوە باشە فکریە ئاگاتان لێ بێ بۆ نمونە مامۆستاشەها کاتژمێر 1 و 30 دقەی دوای نیۆڕۆ ئەچێ بۆ بازار 40 خولەک لە شەقامی مەولەوی بەسەر برد پاشان 30 خولەک لە شەقامی کاوە ئایا کاتژمێر چەند دەگەڕێتەوە ماڵەوە ئاگاتان لە کات بێ کاتژمێر 1 و 30 دقەی دوای نیۆڕۆ تۆچی بە بازار 40 خولەک لە شەقامی مەولەوی بەسەر بێت و پاشان 30 خولەک لە شەقامی کاوە کاتژمێر چەند دەگەڕێتەوە ماڵەوە کاتان کەمە ئاگاتان لە کات بێ 240 خولەک 240 بەڵێ چۆن حسابت کرد مامۆستاگیان بیرکاریە خۆم میزانم ئەیزانی کاتە کۆتا وەڵام وەرگرم بەڵێ زۆر ڕاستە وەڵامەکان دەستخۆش چەقڵای دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیارەکە تر لە ماوەی 20 چرکەیە کۆتا وەڵام وەرگرم پرسیارە کریستۆفەر کۆلۆمبۆس دۆزەرەوەی ئیتاڵی کام پشتێری دۆزیوەتەوە ئەمریکا دڵنیان کاتان ماوە 20 چرکەیە کریستۆفەر کۆلۆمبۆس بەڵێ ئەمریکای دۆزیەوە ئەمریکای دۆزیەوە وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ کۆتایی هاو بە پرسیارەکانی قۆناغی دووەم واتە 6 پرسیاری گروپی A و 6 پرسیاری گروپی B شکتان لە کام گروپە کامتان دەڵێن سەرکەوتن نازانم خۆی براو دۆڕان نییە بەڵام پێشبڕکێکە هەرە بەیەکێکیان براون خاڵی زیاتر بێت ئێمە بردبێتمانەوە بەتەکید بەچی ئازانن ئەمە یەک هەڵەمانەوە سات ناکرد و خاڵەکان بەڵێ چاوەڕێی کۆنترۆڵەکەین کۆتا ئەنجاممان پێ بڵێت بەڵام بەر لەوەی خاڵەکان بڵێم ئەمەوێەوە بڵێم کە گروپی A ئەگەر براوە بن ئەبنە خاوەنی خەڵاتێکی تایبەتی نارتی دوو گروپی B ئەبنە خاوەنی کارتێکی چاویلە باشە کارێکەتان ئەتوان بێ بەرامبەر یارەکانی بەکاربێنن باشە ئێمە ژێستە چاوەڕێی کۆنترۆڵەکەین گروپی A لە قۆناغی یەکەمە لە کۆی 6 پرسیار 7 خاڵتان هەیە باشە واتە ئەوەی کە ئەوانیش بۆتان هاتووە نەیانزانیوە گروپی B لە قۆناغی یەکەمە لە کۆی 6 پرسیار وەڵامی 4 پرسیارتان زانیوە 4 خاڵتان هەیە باشە لە قۆناغی دووەمە لە کۆی 6 پرسیار گروپی A 5 پرسیارتان زانیوە ئەوە چەندی کرد 7 و 5 12 لە کۆی 6 پرسیار گروپی B وەڵامی 3 پرسیارتان زانیوە 4 و 3 7 بە جیاوازی چەند خاڵ 7 بۆ 12 چەندەکات 5 بە جیاوازی 5 خاڵ گروپی A بردیانەوە دەستان خۆش بە مامۆستاگیان زۆر بەخێر بێن بوون بە خاوەنی خەڵاتی NRT2 دەستان خۆش بە مامۆستاگیان گروپی B پێتان ناخۆش نەبوو ئێوە پێو خۆشە دایکە بردوێتەوە تۆش دایکە زیرەکە یعنی لێو ڕابینی لە سەرەتاوە ئەمزانی بێتەوە دەستان خۆش بە مامۆستاگیان زۆر گەورەتان کردین دووبارە بە خێراتنی هەردوو گروپەکەم بەر لەوەی کۆتایی بە پرۆگرام بێنم ئەمەوە دووبارەکەمەوە بۆ بینەرانی بەڕێز کە هەر مامۆستایەکی بەڕێز یاخود دەرخوێنکارێکی بەڕێز ئارەزوی بەشداریکردنی هەیە لە پرۆگرامی بیرتا ئەوە پەیوەندی بکە بۆ ژمارە تەلەفۆنی کە هێتە سەر شاشە یاخود سەردانی ئۆفیس سەرەکی نارتی دوو بکە بەم شێوە شاتمە کۆتایی پرۆگرام هیوادارم پرۆگرامیم جارەشمان جێ ڕەزامەندیەم و لایەکتان بوو بێ تا پرۆگرامێک تری بیرتە و کۆمەڵی زانیاری دیکە بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ